ناوچە گەشتیاریەکانی ناحیەی وەرتەی سنووری قەزای ڕەواندزە ژمارەیەکی زۆری گەشتیاران سەردانی ئەو ناوچە گەشتیاریەی ناحیەی وەرتەیان کردووە. هەولێر ئێستا پلەکانی گەرما بەرز بۆتەوە تا ڕادێک، بەڵام ئێرە جەوێکی زۆر خۆشی هەیەەوە گرنگیشی پێدراوە تا ڕادێک، بەڵام زیاتر گرنگی پێ بدرێ باشترە. زیاتر گرنگی بە کەپرەکان بدرێ و ئەشیای کەلوپەلی پێویستی زیاتر بۆ دامکرێەوە گرنگی زیاتر بە پاک و خاوێنی بدرێ، ئەوە لە هەموو شتێ مهمترە. وەرتە ناحەیەکی جوان و ڕەنگیناوە، سەوزایەکی زۆر و ئاوێکی سازگاری هەیە، زیاتر گرنگی بدرێ بە ڕێگەوبانەکەی باشترە. لە شارباژێ ڕاهاتوین ڕێگاکەی بە حەقە دوورە، بەس شوێنێکی سیاحی خۆشە، ناخۆش نییە، بەس یەک شتی هەیە، ئەمە بڵێن هەمووی مەدەنیە، حەقە حکومەتیش پرۆژەی هەبێ لێرە، وەکو ئەم شوێنی ئێمە هاتوین ئەم بەشیان بەڕاستی گلەیمان لێ نییە، هەموو شتێکیان جۆلانەیە، تەوالێت و بڵێن ئاو شتێک کەمکوڕیان نییە. شوێنێکی زۆر زۆر جوان و ڕێکە و زۆر خزمەتگوزاری جوانی لێ، نمونە کارەبا و غاز و شتانە بە جوانی هەیە و بەجددی یەکەم جارمە کە سەردانی وەرتە دەکەم، پێشتر سەردانی ئالانە و جوندیان و سەکرانوان کردووە، بەڵام ئەوە یەکەم جارە سەردانی وەرتە دەکەن، بەزدی زۆر خۆشحاڵ بووم. وەک پێشبینی دەکرا بۆ وەرزی گەرما و هاوینی ئەمساڵ ڕێژەی گەشتیاران زۆر زیاد بکات. تا پلەکانی گەرماش بەرز دەبنەوە ڕێژەی گەشتیارانیش زیاتر دەبن. ئەمە لە کەرکووک هاتوین کەسین پلەی گەرما لە کەرکووک زۆر گەرما ئیمساڵ لە بۆنەوە هاتوین ئێستا پلەی گەرما ئێرە خوار تقریبان 25 ئێرە شوێنی وەرتێ گەشتی گوزارە شوێنێکی خۆشە بەڕاستی فێنکە شەوەکەشی پلەی گەرما زۆر نزمە. جیاوازی زۆر زۆرە لەبارەی کەش و هەوایەکەی کەش و هەوایەکەی زۆر زۆر فێنکترە لەبەر سەوزاییەکەی و هیوادارم ئەو گەشتیارانەی کە دێنە ئێرکۆنە هیوادارم زیاتر پاک و خاوێنی شوێنەکە ڕابگرن هەتا خاوێن بمینێتەوە و هەر ئەو پاچەی بمینێت. ناوچە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سۆران 70% ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێکدەهێنن. زۆری سەرچاوی ئاو و کانیا و ڕووبار، هاوکات مانەوەی بەفر و سەوزایی تا تەواوبوونی وەرزی هاوین وای کردووە کەش و هەوایەکی لەبار و ژینگەیەکی گونجاوی هەبێت بۆ لایەنی گەشتیاری. ئوسمان کورسات نیوز ناوچە گەشتیاریەکانی ناحیەی وەرتێ.